لە ئالبۆرگی دانیمارکەوە مەیسەم مرادی شارەزای پەیوەندیان نێودەوڵەتیەکانمان لەگەڵ دەبێت قسەی لەسەر دەکەم هەر لەسەر ئەو ڕەوشەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ڕوویداوە. بەڕێز مەیسەم سڵاوت لێبێت، با لە ڕووداوەکانی سێمانجی کۆتایی ساڵ دەست پێ بکەین. بەڕای ئێوە کاریگەری ئەو خۆپێشاندانانە لەسەر پەیوەندی ئێران لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا چی بووە؟ بەڵێ زۆر سوپاس، سڵاوڕێت بۆ بەڕێستان و بۆ کوردستان 24. لە ڕاستیدا پێم وایە کە ئەگەر ئێمە باس لە خۆپیشاندانەکانی ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بکەین، ئەبێت وا چاوی لێ بکەین کە دوای ئەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی نەیتوانی بگا بە دەرەنجامێک لەگەڵ ئێرانە سەبارەت بە پرۆگرامی ئەتۆمی، سەبارەت بە گروپە میلیشیاکانی ناوچەکە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیەتی پرۆکسیەکانی خۆی و دواتر پرسی خۆپیشاندانەکان و کوشتنی ژینا ئەمینی لەلایەن پۆلیسی ئێرانەوە بە شێوەیەک لە کۆمەلگای نێودەوڵەتیە لە زیاتر لەوەی کە چاوەڕوان دەکرا زەخ کرایەوە. وڵاتانێکی زۆر هاتنە سەر ئەوەی کە هاتنە سەر ئەو قەناعەتەی کە دەبێت کە پاڵپشتی خەڵکی خۆپیشاندەر بکەن، چ لە ڕۆژهەڵاتی کوردستان و چ لە ئێراندا. ئەمەش بۆ دەگەڕایەوە کە ئێران بڕیارێکی دا دوای ئەوەی کە رووسیا هێرشی کردە سەر وڵاتی ئۆکراین و دەستی کرد بە داگیرکردنی ئەو وڵاتە، ئێران خۆی لەبەرەی رووسیا دابینیەوە و یارمەتیەکانی بۆ وڵاتی رووسیا کە لە یارمەتی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی و موشەکە دووراوێشتەکانی و بگرە پازدار و سەربازی ئێرانیش بۆ وڵاتی رووسیا و یارمەتی رووسیا لە شەڕی دژ بە ئۆکراینە وایە کرد کە ئۆتۆماتیک کۆمەلگای نێودەوڵەتی و بەرەی ڕۆژاوا بەسەر پەرشتیاری ئەمریکا گەیشتن بۆ قەناعەتەی کە ئێران دەستی بەکایەک کردووە کە لە بەرژەوەندی ئەواندانیەوە ئەبێ پێشی ببگرێت. پرسی خۆپیشاندانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانیش یەکێک لەو بابەتانەیە کە وەکو هێزێک کە بیانەوە گوشار بکەنە سەر ئێران بەکاریان هێناوە بۆی کە بتوان پاشەکشە بە ئێران بکەن لە زۆرێک لە بوارەکاندا کە دەکەن. بەڵێ باشە، ینی ئەم خۆپیشاندانانە وای کردووە کە ئەمریکا و ئەوروپیەکان ئیدی سست بنەوە یاخود واز لە زیندووکردنەوەی ئەتۆمی، هەر پرسی ئەتۆمی بە شێوەیەکی گشتی وازی لێبێنن. ئەمە تا چەند کاریگەری هەبوو ئەم خۆپیشاندانانە؟ بەڵێ زۆر ڕاستە. ئەوەی کە پێشووتر ئەمان بینی لایەنی ڕۆژاوایی بەتایبەت وڵات گەلێک وەکو ئەڵمانیا، فەڕەنسا زۆر فشاریان دەخستە سەر ئەمریکا بۆ ئەوەی کە بتوانن بە هەر شێوازێک بۆ ڕێکەوتنێک لەگەڵ ئێران بکەن، ڕێکەوتنێکی بگرە ڕێکەوتنێکی کورتماوەش بێت. بەڵام لە ئێستادا بە قازانجی خۆیانی دەبینن کە لەم ڕێکەوتنانەی کە نۆجار دانیشتنیان کرد لەگەڵ ئێرانە نەگەشتن بە دەرەنجام پاشەکشە بکەن و ئێستا بە شێوەیەکی فەرمی باز لەوە دەکەن. بۆ نمونە ئێمە دەبینین کە سەرۆکۆماری ئەمریکا جۆ بایدن دەڵێت کە ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێراندا مردووە، بەڵام من نامەوێت باسی بکەم. فاتا ئەمان پاشەکشەیەکی بە شێوەیەکی گشتیان کردووە و ئەیان هەوێت کە دەرفەتێکە هاتۆتە پێشەوە بەڕاستی بۆ ڕۆژاواش بۆ کە بتوان فشارەکانی ئەم بۆ سەر ئێران زیاتر بکەن و نایەن هەوێت کە لە حاڵەتی ئێستادا بە ڕۆشنە نێو ڕێکەوتنێک بڵێم قازانجی زیاتر بە ئێران بگەێنێت. لە هەر ئەگەرێکی ڕێکەوتندا ئێران دەتوانێت گەمارە نێودەوڵەتەکان کە لە سەرەتی کۆتایی پێبێت، ئەو گشارانە نێودەوڵەتیانە کۆتایی بێت. بۆیە ئەم وڵاتانی ڕۆژاوایی نایەنەوێت ئەو قازانجە بە ئێران بگێت لە ئێستادا. باشە، سەبارەت بە پرسی درۆنی ئێرانی کە هەناردە دەکرێت لەلایەن ئێرانەوە بۆ رووسیا، ئەم کارە ناردنی چەک بۆ رووسیا و بەکارهێنانی لە دژی ئۆکرانیا چ کاریگەریەکی لەسەر ئێران هەبووە لە ئاستی نێودەوڵەتیدا؟ دەزانین کە ئەمەوێت باز لەوە بکەم کە زێلێنسکی ڤلادیمیر زێلێنسکی سەرۆکۆماری ئوکراینە سەردانی ئەمریکای چەند ڕۆژی ڕابردوو و لەوێنەدا جۆ بایدن گەیشت بۆ قەناعەتەی کە سیستمی بەرگری ئاسمانی پاتریۆت بنێرن بۆ ئۆکراینە. ئەمەش بۆ دەگەڕێتەوە کە دڵە ڕاوکەیەک لەلایەن ڕۆژاوا بەتایبەت ئەمریکاوە دروست کراوە. ساڵی 2011 فڕۆکێکی بێفڕۆکەوانی ئەمریکیەکان کەوتە دەستی ئێرانیەکان لە کاتی ئیدارەی ئۆبامادا و ئەوان هاتن نمایشێکیان پێدا لە ناو بازاڕی ئێراندا و لەسەر شەقامەکان و دواتر ئەوە بوو بە یەکەم هەنگاوێک کە بتوانن ئێرانیەکان بتوانن فڕۆکەی باشتری بێفڕۆکەوان دروست بکەن. ئێستاش ئەو فڕۆکە بێفڕۆکەوانانەی کە دەنێرێت بۆ وڵاتی رووسیا و لە دژی ئۆکراینەکان بەکاردێت
بەپێی ئەو راپۆرتانەی کە بڵاو کراوەتەوە لە 180 پێکاتەکانی لە وڵاتانی ڕۆژاوایی وەدێت، یعنی ئەو فڕۆکانە زۆر فڕۆکەوانانە زیاتر هەم دەکرێت بێت دیزاینەکەی و هەم ئەو کەرستانەی کە بەکار هاتووە تێدا لە وڵاتانی ڕۆژاوایی بتایبەت ئەمریکا وەدێت. ئەمە ترس لە ڕاوکەی دروست کردو بۆ ڕۆژاوایەکان بەتایبەت ئەمریکا وی هەل ئێستادا ڕێیاریان داوە کە سیستمی بەرگری ئاسمانی بنێرن بۆ ئۆکراین بۆ پێش بۆ فڕۆکانە بگرن و لە پاڵەوەدا کوشارەکانیشیان زیاتر کردەوە لەسەر ئێران. ئەمە ڕاستەوخۆ ئەبێ لەو قاڵبا ئێمە لەو ڕوانگەوە چاوی لێ بکەین کە ئاسایشی نەتەوەیی وڵاتانی ڕۆژاوایی خسۆتە مەترسیەوە یانەوەی پێشی پێ بکرێت. بەڵێ بەڕێز مەیسەم مرادی شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە ئالبۆرگی دانیمارکەوە لەگەڵمان بووی. سوپاس ماندوومان کردیت کاک مەیسەم.